تا دێت موچەی ئەو فەرمانبەر و کەسە ناشایستە و ئەوانەی کە زیاتر لە موچەیەک وەردەگرن دەبڕدرێت و باجیش دەخرێتە سەر کۆمپانیا گەورەکان. ئەمە بەپێی کار بەدەستانی ناوچەکە و دەشڵێن حکوومەت جددیە لەسەر جێبەجێکردنی یاسای چاکسازی. حکوومەت لە زۆربەی مەجاالەکانە ئێستا پێڕەوی ناوخۆ دەرەکات بۆەوەی کە یعنی دەست بۆ ئەو بابەتانە با کە پەرلەمان دەسەڵاتی پێیدا لە مەسەلەی پاکردنەوەی لیستی شەهیدان بۆ ئەوانەی کە 2 موچە و 3 موچە و زیاتریان بەرەو سەرەوە هەیە. یەکەی پاسەوانی ئەویش گەندەڵێکی زۆر زۆری تێدا بۆ ئەویش حکوومەت ئێستا ئامادەکارێکی زۆر چاکی کردو بۆی پاکی بکاتەوە. خەڵک هەبوو بە ناوی وەهمی، خەڵک هەبووە لە هەموو توێژەکان پاسەوانی بۆ دانراوە کە پێویست نەبووە ژمارەیەکی زۆرتر زیاتری لەوە بۆ دانراوە کە هەی بێ ئەویش پێویست نەبوو، ینی کە خەڵک هەیە 100 پاسەوان بەرەو سەرەوە پێی درراوە تەنها یەک کەس، ینی ئەمە ئەبێت هەمووی پێداچوونەوەی بۆ بکرێ. بۆیە هیچ کەسێک پارێزراونیە لە چاکسازیەکانی حکوومەت و کاک مەسرور بارزانی چاوپۆشی ناکالەوەی کە ئەمە کێ نییە. چەندین ساڵە ڕەخنەگران باس لە هەبوونی نائەدالەتی و گەندەڵیەکی زۆر لە هەرێمی کوردستاندا دەکەن. دەچینە لای خاوەن ئیمتیازی دەستگای ستاندەر و لە بارەی چاکسازیەکانی حکوومەتەوە لی دەپرسین و ئەویش وەها دەڵێت. چاکسازیە گەورەکان لە نەوتە لە خەڵە سنووریەکانە لەو داهاتە زۆرەیە لەو گەندەڵکارە گەورانەیە کە بە ملیارات دۆلاریان بردێ بابیهێنەوە وڵات. ئەگەر ڕاستە هەنگاوێکی زۆر سادە بە بەیانێک دەرکەن برێن ئێمە هەموو دام و دەستگاکەمان کردووە لە بەردەمی ڕۆژنامەگەری بۆ خۆیان بچن بە حڕێت تەماشای ئەو مەلەفانە بکەن. هەر باس ئەوەندەی بکەن ئەمە باوەڕ دەکەین بە چاکسازی. نەخێر چاکسازی نییە، ئەوەی ئێستا دەگوزەرێت لە هەموو کاتێک زیاتر گەندەڵیە. ئەگەر بە دروستی یاسای چاکسازی جێبەجێ بکرێت خزمەتێکی زۆر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکرێت بە پێی ڕاوێژکارێکی پارلەمان و دەشڵێت لە یاساکەدا ئاماژە پێکراوە کە 2 موچەی و زیاتر و گەندەڵی نامێنێت. یەکە یاسا چاکسازی ئەڤۆل پەرلەمانی کوردستانی دەرچووی 2020 ڕاستی خزمەتێکە مەزەندی بۆ هاوڵاتیەتە ئەنجام دان. جاڤ ئەکە بدرستی بێتە جێبەجێکردن إرادة هبيت أم محتاج إرادين راستي كأف يوسبت جيب جكرن ويوسو شكنين جيب جكرن تبي تحبر عن الورق يعني أبا يراستي جندالي نومينيت أبد ديوار نومينن أبد دوموچا وسيموچا هاي نومينن ويوسو يهوت إشارات بيدوي أف چاکسازیه إلى بيت أنجام دان همي الهيفيه که پارلمانش رقابت کرد که برای خود کرده که اف یاسا که چوایت تا جبهه کردن. جێی باسە چەندین ساڵە هەولێر و بەغدا لە مەڕبوط جە و موچە و نەوت گرفت و ناکوکیان هەیە و بەشێکی زۆر لە خەڵکی و کار بەدەستانی هەرێمی کوردستان پێیان وایە گەر حکوومەتی هەرێمی کوردستان کار لەسەر ئەو قوڕخکاری و گەندەڵی و بەهەدەردانی سامانی گشتی بکات پێویستیان بەڕێکەوتن و بەشە بودجەی بەغدا نابێت و گرفتی موچەخۆران و فەرمانبەران بە ئاسانی چارەسەر دەبێت. لە هەولێرەوە ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا.